سلااوتان لێبێ بیلاڕۆفم کاتی ئابووری ئەم شەو ئەم بابەتانەتان بۆ باسەکەم. سەرۆکی ئەمریکا باجی گومرکی بەسەر 180 وڵاتدا سەپاند و چین و ژاپۆن و کۆریای باشووریش وەڵامیانە بوو. کۆمپانیای داناغاز ڕایگەیاند بەرهەمی غازی سروشتی کێڵگەی کۆرمۆر زیادی کردووە. وەزارەتەکانی کارەبا و سامانە سروشتیەکانی ژەڵێن لە هاویندا کارەبای زیاتر دابین نەکەین. بەهۆی بڕیارێکی ئۆپیک پڵەس نرخی نەوت گەورەترین داوەزینی تۆمار کرد. بەرمیلێک نەوتی خاوی برنت هاتە خوار $70. لە مامەڵەکانی ئەمڕۆ نرخی زێر بەڕێژەی لە 102 دابەزی، زیویش نزیکەی لە 106 نرخەکەی لەدەستدا، بەڵام دواتر بەرزبوونەوەیان تۆمار. لە بابەتێکی پێوەست بە کێڵگەی غازی کۆرمۆر دەستپێکردنی کۆمپانیای داناغاز و کریستن پترۆلیۆم ڕاگەێنن کە بڕی بەرهەمهێنان لە کێڵگەی غازی کۆرمۆر زیادی کردووە. بەپێی ڕاگەیەندراوەکە لە سەرەتای ئەم ساڵەوە بڕی بەرهەمهێنانی غازی سروشتی گەیشتۆتە 525 ملیۆن پێ 4 گۆشە. هاوکات کارکردن لە پرۆژەی KM250 بەردەوامە. پێ ئەچێت لە سەرەتای ساڵی 2026 بەرهەمهێنان لەو کێڵگەیە دەست پێ بکات. لە هەمان کات بڕی 75 ملیۆن پێ 4 گۆشە بەرهەمهێنانیش لە کێڵگەی غازی چەمچەماڵ دەبێت. ئالێرە سەنووسان ڕاکێشم بۆ هەندێک ژمارەی پێیوەست بە کێڵگەی غازی کۆرمۆر هەروە ڕاگەندراوەکەی داناغاز و کریزن پترۆلیۆم کە دوو هاوبەشی سەرەکیین لە کێڵگەی غازی کۆرمۆر. ئێمە هەمیشە باسی داناغازەکەینەوەی داناغاز، بەڵام دوو کۆمپانیای سەرەکیەکی لە 135 پشکەکانی کێڵگەی غازی کۆرمۆریان هەیە کە داناغاز و کریزن پترۆلیۆمن کارەکەنتیە. بەرهەمهێنان لە سەرەتای ئەم ساڵ و مانگی سیا گەیشتۆتە 525 ملیۆن پێ 4 گۆشە کەم بەرسین ئاستە. لە هەفتەی ڕابردووش ئێمە لە چاوپێکەوتنێکی تایبەتە لەگەڵ عەبدوڵڵا قازی سەرۆکی کۆمپانیای کریزن پترۆلیۆم لە عێراق یەکەم شوێنبووی باسی ئەم بابەتەمان کرد. کۆندێسەت گەیشتۆتە 15200 بەرمیل لە ڕۆژێکە، هەروەها ڕۆژانەش 1070 تۆن غازی شل، ئەوە بتڵی غازی ماڵانە، ئەمەیان جیاوازە، ئەوەیان بەستەنا بۆ غازی ماڵان ئەوەی بتڵەکان بەکارێ. و بەرهێنان داناغاز و کریستن ئەڵێن ئێمە تا ئێستا 3.5 میلیارد دلار و بەرهێنان لە کۆرمۆر کردووە. هەلی کارنسکی 20,000 هەلی کارمان بەڕاستەخۆ ناڕاستەخۆ ڕەخساندووە و لەگەڵیشە ئەو غازی ئێمە بەرهەمێنین ئەم 525 ملیۆن پێ 4 گۆشەیە لە 175 کارەبای هەرێمی کوردستان و ئەوانەوە 6 ملیۆن کەس لە هەرێمی کوردستان و چەند پارێزگای کتێبەستیان کەرکووک و مووسڵە دابینەکە. هەر لەسەرم بابەتی کریزنت و داناغاز و کۆرمۆرە شتێکی تر هەیە بە پێتان بڵم کە ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ پێگەی وزە و استراتیژێتی بەتابەت سلێمانی و هەرێمی کوردستان. لە سەرەتای 2026 باز لەواکە لە KM250 کە کێڵگەیەکە بەشێکە لە کێڵگەی کۆرمۆر چەند بیرەغازێکی تر لێدراوە 250 ملیۆن پێ 4 گۆشە بەرهەمهێنانێ بێ. لەبەری 250 ملیۆن پێ 4 گۆشە بەرهەمهێنانێ بێ بە ناوی KM کە لە کۆرمۆرەوە هاتووە ناونراوە. کێڵگەی چەمچەماڵیش کێڵگەیەکی گەورەیە، یەکێکە لە 4 کێڵگە گەورەکە لەسەر ئاستی عێراق، ئەویش بەرهەمهێنانتیای دەست پێکە. ئەمە لە سەردەمی کۆرۆنایە بڕیار بوو بەرهەمهێنانی هەبێ بیر لێ بدرێ، بەڵام کۆرۆنا بابەتەکەی دواخست. دواتر هەندێک بارودۆخی تریش کە عەبدوڵڵا قازی لە هەفتەی پێشوو کە چاوپێکەوتنێکمە بوو لەگەڵیا لە کورسان نیوز بڵاوکرایە باسی لەوە کرد کە لەوێش دەسەکەن بە بەرهەمهێنان. ئەمە پێگەیەکی باشی استراتیژیەوە دەرخەرێکی باشی گەشەکردنی بەرهەمهێنان لە کۆرمۆر و چەمچەماڵ وەروە کارەکانی داناغازی. جیاواز لە بابەتی کۆرمۆر سەرستا بۆ بابەتێکی جیهانی ڕاکێشم کەویش پێویست بوو بە بڕیارەکانی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لە شەوی ڕابردوو کاتژمێر 11 بە کاتی هەرێمی کوردستان. دۆناڵد ترەمپ گەورەترین پاکێجی سیاسی بەسەر باجی گومرگی بەسەر 180 وڵاتە سەپان. دۆناڵد ترەمپ لە باخچەی کۆشکی سپی
گەورەترین پاکێجی باجی گومرگی ئیمزاکرد کە 180 وڵات دەگرێتەوە. بڕین باجەکە بە پێی هەڵسەنگانی باجی وڵاتی بەرامبەر بووە بە داشکاندنی لە 150. بڕیارەکەی سەرۆکی ئەمریکا کاردانەوەی لە بازاڕە جیهانیەکان دروست کرد هاوکات بەرپرسانی باڵای وڵاتان قسەی جیاوازیان هەبوو. دابەشی سێ بەرە بوون، هەندێکیان خۆیان بۆ وەڵامدانەوە ئامادە کردووە، بەشێکیان ڕایانگرتۆ وەڵامی باجەکانی ئەمریکا بە هاوشێوەکەی نادەنەوە و هەندێکیشان تا ئێستا بێدەنگن. عێراقیش یەکێکە لەو 180 وڵاتی کە باجی گومرگی ئەمریکای بەسەر هەستەپێنراوە. شەوی ڕابردوو لەسەر ئەو بابەتە یەکەم شوێن بوو کە ڕوونکردنەوەیکی باشم پێیان کە کاریگەری لەسەر ئابووری عێراق ئەوەندە دروست ناکات. ئالێرە سەرنجتان ڕاکێشم بۆ هەندێ ژمارە و زانیاری بێگومان ئێستا کە من هەواڵی ئابووریتان پێشکەشەکەم گۆڕانکاری گەورە لە بازارەکانی جیهان ڕوئایە سات بە سات نرخی هەموو شتێک ئەگۆڕێ بەرز و نزمی زۆر گەورە. ئەوەی کە ئامادە کراوە هی ماوەیەک پێشدەستەیە پێشەوەی دەستکەین بە هەواڵی ئابوو ئەکرد گۆڕانکاریانتیا ڕوویابێ چکە بەردەوام بە سات بە چرکە گۆڕانکاری لە بازارەکانی جیهان بە ملیاران دۆلار ڕوئایە. بابەتی باجەکانی ترمپ کەمترین باج کە سەپاندوێتی لە 100 تادەیە بەسەر وڵاتانی لە 100 تادە باجیان لەسەر ئەمریکا هەبووە. هەروەها لە نوێی چواری 2025 ئیتر ئەمە ئەکتیڤە بێت چالاکە بێت چێتە بواری جێبەجێکردن کە ئەمڕۆ 3/4 6 ڕۆژی تر باجی ئۆتۆمبیلیش لە 125 کە دانرابوو بچێتە ناو ئەمریکا لام ڕۆ چۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەو باجەکانی مەکسیک و کەنەداش لە ڕۆژی ڕابردووە دەستکراوە بە جێبەجێکردنیە. ئەمە هەندێک وڵاتە بە نمونە وەرمانگرتووە 180 وڵات زۆرە، بەڵام ئەوانی کە زۆر لە ڕووی پیشەسازی و هەرێمیەوە بۆ عێراق و بۆ ئێمە گرنگن بۆم هێناون کە باسی بکەم بۆتان. چین کە دووەم گەورەترین ئابووری جیهانە لە 167 باجی خستۆتە سەر کاڵاو شمەکی ئەمریکا. ئەمریکا هاتووە دۆناڵد ترەمپ لە 150 داشکانی کردووە تەنها لە 134 باجی خستۆتە سەر کاڵای چینی. واتە هاوشێوەی چینیش نییە. ئەمە قسەکەی ترم بوو ئەڵێ ئێمە دزیمان لێکراوە ئەمە نائەدالەتی بازرگانیە ناکرێت چین لە 167 باجی لەسەر کاڵای ئێمە داناوە نەچێ بۆ چین، بەڵام ئێمە هەروە ڕێبین کاڵای چینی بێ بۆیە لە 134 باجی خەینە سەر. ئەوروپا لە 139 باجی لەسەر کاڵای ئەمریکی بۆ ئەمریکا لە 120 خستۆ سەر سوئیسرا، لە 161 ئەمریکا لە 130 خستە سەر سوئیسرا، ژاپۆن هەروە باماشەوە لە 150 باجی هەبوو خستێتێ سەریان، کۆریای باشوور لە 150 لەسەر کاڵای ئەمریکی داناوە، ئەمریکا لە 125 داناوە. عێراق لە 178 باجی لەسەر کاڵاو شمەکی ئەمریکی داناوە. ئەخر عێراق بۆ تۆ باج لەسەر کاڵای ئەمریکیدا ئەنەی بەڵام کاڵای ئێرانی و تورکی و چینی و هندی و کۆریای باشوور بێتە وڵاتەکەتەوە کە لە ڕووی کوالیتیشۆ ناگەنە ئەوێ بۆیە ئاسایی ئەمریکا لە 139 باجی خستۆتە سەر عێراق. ژمارەکە زۆرە بەڵام لە 150 ئەو ژمارەی عێراق خستێتە سەری. شەوی ڕابردوو من زۆر بەڕوونی پێشووی برارەکە دەرچێت باسی پەیوەندی بازرگانی عێراق و ئەمریکامان کرد و یەکەم کەسی ژوین ئەم زانیاریەمانە و بەرچاوڕوونیمانەوتمان کاریگەری زۆری نابێت لەبەری عێراق لە 7 ملیار هەناردی کەیەتی بۆ ئەمریکا 6.5 نەوت و وەرگیراوەکانی نەوتە باجەکە ئەڵێ ناچێتە سەر نەوت و وزار چەندە زانیارەکە دقیق نییە، بەڵام ئەگەر بشتێ عێراق بازاری ئاسیایی هەیە بۆ فرۆشتنی نەوتەکەی زۆر بڕێکی زۆر نییە و نە داهاتەکەی لە دەستەیە نەمەترسیشە. پەیوەندی نییە بە بابەتی دینار و دۆلار و بانکی ناوەندی ئەوانەشەوە لەوەش مەترسن. هندستان لە 152 ڤێتنام 46 تایوان 32 ئێران و بەریتانیا و تورکیا و وڵاتانی کەنداون بەسمان قەتەر و ئەمان و هەروە سعودیە و ئیماراتە لە 110 باجیان خراوەتە سەر چکەوانش لە 110 باجیان لەسەر کاڵای ئەمریکی داناوە. جا پێتان بڵم کاریگەریەکان چی بوون؟ داکسی ئەڵمانی ئەمڕۆ لە 102.3 دابەزی، یۆرۆستۆکی یەکێتی ئەوروپا لە 102.8 مۆیەکسی رووسیا بەستەنها بەرزبوونەوەی تۆمار کردووە کە لە 100.9 لە 100 بەرزبوونەوەی بەخۆی بینی بوو. ڕۆژی ئەو بوو ناسداک لە 104.7 داون جۆنز لە 102.7 ئەمانە زیاتری شن ئێستا هەر نزیکەی لەگەڵکردنەوەی بازاری وڵستریتی ئەمریکا لە نیویۆرک 2 تریلیۆن دلار کەوتە زیانەوە. کۆمپانیا هەیە نزیکەی 100 میلیارد دلار ئێستا لە ئەمریکا پشکەکانی دابەزینی بەخۆبینەوە. نیکی یابانی لە 102 فۆتسەی لەندەن بەریتانیا لە 102.3 کاکی فەڕەنسی لە 102.6 فۆتسە لە 101.4 نیکی لە 102.7 ئەمە داخز بوو لە 102.3کە.
کاردانەوە هەبوو با باسێکی کاردانەوەکانیشتان بۆ بکەم وڵاتان چیان وتووە لەسەر بابەتی ترم. ڤۆندەرلاین سەرۆکی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپاڵێ پاکێجی یەکەمی وەڵامدانەوە لەسەر مێزە هەڵسەنگانی بۆکەین بۆی وەڵامی ئەمریکا بینەوە هەروە کارنی سەرۆکوەزیرانی کەنەدا کە بەو کارت داهەتی ئەڵێ ئێمەش وەڵاممان هەبێ بەڵام هەند دێشوێن یەکێتی پیشەسازی ئۆتۆمبیلی ئەوروپا باز لەواکەن ئەبێ ئەوروپا وەڵامیان هەبێ بۆ ئەم بابەتە یەکێتی پیشەسازی ئۆتۆمبیلی ئەڵمانیا داوا لە یەکێتی ئەوروپا کە وەڵامیان هەبێ بۆ ئەمریکا چقەڵە زیانی گەورەما بەرەکەیە هەروە جۆرجی میلۆنی باز لەوە کە ئەم شارانی ئەمریکا ڕۆژ ئاوا غەرب لاواز ناکە هەندێک کەسایەتی تریشە بووە ئەڵێن وەڵاممان نابێت جۆناسان ڕینۆڵد ئەڵێ هەوڵین وەزیری بازرگانی بەریتانیا باسی کە هەوڵێن لەگەڵ ئەمریکا ڕێکەوەن دانوستان بکەن کۆریای باشوور و ژاپۆن و چین ئەڵێ وەڵاممانە بێ پێکەوە خەریکی دانوستانن وەزیری گەنجینی ئەمریکاش ئەڵێ ئەگەر وەڵامتان هەبێ دۆخەکە زیاتر ئاڵۆزە بێ هەڕەشێ بۆیە پێچێ وڵاتان زیاتر سەرقاڵی گفتوگۆ بن لەگەڵ میوانێک تاوتوی ئەو گۆڕانکاریانەکەن کە لە بازارە جیهانیەکان ڕوویانەوە لەگەڵ بەڕێز هەرێم ڕێبوار شارزای بازارە دارایەکان لە هەولێر لەسەر بابەتە گفتوگۆکەین کاگەرم سڵاوت لێبێ تا چەند ئەم گۆڕانکاریانی لە بازار ڕوویاوە پێ دوایە دوورمەودا بێ تا درێژخایەن ئەم گۆڕانکاریانە بەردەوام بن کاتی نەبێ سڵاو لێبێ کاکتۆر ئێوارەی بەڕێست و بینرانیش باش طبعاً تاریفە گومرگیەکان لە یەکەم ڕۆژی نەکت قۆناغی چوونە بواری جێبەجێکردنەوە لە یەکەم ڕۆژی ڕاگەاندنیەوەی کە ئەمریکا بەنیازە لە بیداەتی مانگی چوارە تاریفەی گومرگی لەسەر دەوڵەتانی جیهان بسەپێنێت کاریگەریشی گەورەی لەسەر بازاڕە دارایەکان دروست کرد و تا ڕادەیەکی زۆر ئێمە وەکو شارەزانی بوارەکە پێمان وایە ئەم کاریگەریانە بۆ بازار دوورمەودا ئەمێننەوە و تەسیراتەکان زیاترە بێ ئەگەر وەکو لە راپۆرتەکەی بەڕێزیشت باست کرد و ئاماژەی زۆریشدا بەوەی کە بازاری پشکەکان لە سەرانسەری دنیاە داوەزینی بەخۆی تۆمار کردووە سعری زێر یعنی بەرز و نزمێکی زۆرەکە بەڵام بنەتیجە ئەم دۆخەی کە لە بازاڕە دارایەکان هەیە سعری زێڕی زەحمەت دابەزێنێت یعنی ئەوە بینی سعری نەفت لە دوێنێەوە یعنی هەر بەرمیلێک نزیکی 4-5 دلار دوای ئیمزاکردنی تاریفە گومرگیەکان هاتوۆتە خوارەوە فەنا ئارامێکی زۆری لە بازاڕەکانە دروست کردووە ئێمە بێ سەرچاوی ئەم تاریفە گومرگیانە بۆچی ئەم نائارامیە دروست دەبێ ڕوون بکەینەوە بۆ ئەوەی کە بابەتەکە وەکو خۆی کاکەرێم ئەم ئارامیانە درێژمەودا بن دوورمەودا بن یاخود پێ دوایە چەند ڕۆژێک بێ و بازار ئیتر ئاسایی بێتەوە من پێم وایە لە ڕاستیە ئەمە ئەم کاریگەریانە کاریگەری دوورمەودایان ئەبێت لەبەرچی کاریگەری دوورمەودایانە بێت لەبەر ئەوەی کە ئەم تاریفە گومرگیانە ڕاستەخۆ پەیوەندی بە گەشەی داخلی ئەمریکاوە هەبێ ئەوەی کە پێوترێت GDP واتە گەشەی ناوخۆ کە پێوانەیەکی ڕئیسیە بۆ گەشەی اقتصادی هەر وڵاتێک لە ڕاستیە بۆتە جێگەی مشتومڕ و گفتوگۆی ئابووری ناسان و وەبەرهێنەران و بازرگانەکان چونکە ئاماژە بۆ یەکن کە ئەم تاریفە گومرگیانە لە کاتێکایە کە تەمانەمە گەورەترین پاکەیجی تاریفەی گومرگیە کە لە مێژووی ئەمریکا تا ئێستا لەسەر دەوڵەتان سەپێنراوە لە لایەکی دیکەوە ئەم لە کاتێکە کە ئەمریکا لە هەموو کاتێک زیاتر هاوردنی زیاترە یعنی ئەگە لە قۆناغێکی ترا بۆ ئەمانوت ئەمریکا احتیادی بە شێوەیەکی گشتی مشکلەیەکی وای نییە لەبەرەوەی احتیمال زۆر لەسەر هاوردنی ناکە بەڵام ئێستا زۆر احتیمال لەسەر هاوردنی ئەو گەورەترین پاکەیجیشە ئەمە چی دروست دەکات ئێمە ئەگەر تەمەشا بکەین وەکو نمونە بێنینەوە ئەگەر تەمەشای کۆی گشتی مەسەرەکە لەسەر GDP وڵاتەکە دروستە بێ ئەگەر تەمەشای GDP ئەمریکا بکەینە بینی 3.2 GDP ئەمریکا کە کەنەدا پێکێنێ 3.3 مەکسیک پێکێنێ 2.1 GDPەکەی چاینا پێکێنێ کە ئەم تاریفە گومرگیانە تۆ لەسەر چاینا دائانەی بۆن منە بەڕێژێ 125 و 125 لەسەر مەکسیک و کەنەدا ئەبێتە هۆی ئەوەی بە نزیکەی تەنها ئەو سێ دەوڵەتە تۆ تەسیل لە GDPەکەت بکە بە ڕۆژی 102 ئەگەشەی کۆی گشتی گەشەی GDP ئەمریکا لە ساڵێکە لەوانەیە 102.1 ئەمە گەشەی وڵاتێکی تەندروستە لە حاڵاتێکی ئەتیادی دەرکردنی وەبەرهێنەر و بازرگان بۆ نێگەتیڤ GDP لە خلال ساڵی داهاتووە واکاتە ئەو قەناعەتە دروست پێوەست بە بازارەکانی جیهان کە ئێستا ڕاستەوخۆ هەندێک داتای پێوەست بە بازار و بۆرسەکانی جیهانتان پیشانەیەم کە داون جۆنز بە تایبەت بازارەکانی ئەمریکا کە گۆڕانکاری گەورەیان بەخۆیان و بینیوە داون جۆنز
نزیکەی لە 2.8 نزیکەی لە 3 گۆڕانکاری بە خۆیەوە بینیوە. کاتێ باسی داون جۆنزەکەین باسی 22 تریلیۆن دۆلارەکەین، باسی ملیار و 100 میلیار ناکەین. SP 500 لە 3.58 هەروە نازداگ لە 4.7 کە بەڕاستی داوەزینی زۆر گەورەیە. باسی ئاڵتونیش لە 100 گۆڕانکاری بە خۆیەوە بینیوە 2133 دۆلار. نرخی نەوتیش ئەمە نەوتی تەکساسە 66 دۆلار. کاگەریمش باسی کرد کە ئەم تاریفەی گومرکەی کە سەپێنراوە بەسەر وڵاتانی جان لەلایەن ئەمریکا بۆ ناوخۆی ئەمریکا خۆشی مەترسیدارە. بەڵام با لەگەڵ درێژەی قسەکانی کاگەرێم باسیەوە بکەین. کاگەرێم ئەی بارودۆخی دووەم گەورە ئابووری جیهان چی بەسەرێ؟ چین گەشەی ئابوووریەکەی کە پێشبینەکرێت لە 102.2 بۆی تاریفەی گومرکیەوە کاریگەری لەسەر دروستکە. پێتان وایە بتوانێت خۆی لەم تاریفەی گومرکیانە ڕزگارکە و بتوانێت ئابوووریەکی باشیە بێ؟ ئەوە لە ڕاستیە خۆی چین بازارێکی تا ڕادەیەکی زۆر گەورەتری هەیە. وەگەر تەماشای چین و ئەمریکا بکەن فەرقەکان لەوێ دروستە بێت کە چین هەناردەیەکی زۆر زیاتر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. هەر ئەم بابەتەشە کە دۆناڵد ترامپی نیگەران کردووە ئەوێت ئەو لە ڕاستیە تەئەسیرات بە دانانی تاریفەی گومرکی تەئەسیرات بکاتە سەر هەناردەکردنی چین، چونکە پێی وایە کە ئەمریکا بۆتە بازاڕێکی سەرەکی بۆ ساکردنەوەی کاڵەکانی ستین. ئەگەر بێت و ئەم تاریفە گومرکیانە باتە بواری جێبەجێکردنەوە تەئەسیر لە گەشەی چاینایەکە. بەڵام لە ڕاستیە کاگرتووە ئێمە پێمان وایە کە تەئەسیرکردن لەسەر گەشەی اقتصادی چین یەکسانە بێ بەو کاریگەری نێگەتیڤەی کە لەسەر گەشەی ئابووری ئەمریکاکە. یعنی ئەگەر چەند ئەم تاریفە گومرکیانە تەئەسیر لە گەشەی ئابووری چین بکا بە هەمان شێوە تەئەسیر لە گەشەی ئابووری ئەمریکاکە. وەیەک لەو خاڵە گرنگانە کە ئەم تاریف ئەم بابەتە وەکو خۆی نەگەیشتووە، یعنی بەشێکی زۆری ئابووری ناسەکانیش ئەم لێکیێنەوە ئەوەیە کە لە کۆتایی ئەم تاریفە گومرکیانە ڕاستە حکوومەت لە پارە وەرەگرێت لەو کۆمپانیای کە ئەشیای چینی ئێن و ئەشیای ئەفزەڵێتەکەش ئەدرێتە گەشەکردنی بەرهەمی ناوخۆیی بۆ ئەوەی کە احتیمال لەسەر خودی ئەمریکا بکەن دەرەوە هاوردە کەم کردێتە. بەڵام لە ڕاستیە کاکتۆر ئەم بابەتە قسەی زۆر لەسەرە. بۆ نمونەیەکێک لەو ئارگومنتانەی کە باسەکرێ ئەوەیە بۆ نمونە سوپەرمارکێتێکی گەورەی وەکو واڵمارت ئەو ئەشیانی کە لەناو واڵمارتە لە ئەمریکا بەجوێرەی ئەو داتانەی دەست من کەوتۆ 170 ئەشیای چینیە کە لە چایناوە دێتە ئەشیانە سعرەکەی زۆر هەرزانترە وەکوەوەی کە لە ئەمریکا دروستەکرێت. بۆ نمونە ئەگەر یەکێک لە ئەمریکا بۆ نمونە تەلەڤیزیۆنێک بکڕێت، تەلەڤیزیۆنێکە لە چایناوە هاتووە بۆ نمەگەر نرخەکەی 200 دلار بێ، لە واڵمارت بە 250 دلار ئەیکڕێ. لە حاڵەتی ئێستا بۆ نمونە کە 110 بۆ نمونە باجی گومرجی لەسەر سەپاندووە کە واڵمارت ئەیکڕێ بە 200 دلار ئەبێ 20 دلاریش تاریفەی گومرجەکە بدات ئەبێتە 220 لەسەر ئێخۆ نایداتەوە بە 250 ئەیدا بە 270 280. ئەمەش چییە بێ؟ ئەمەش ئەم تاریفە گومرجیانە ئەگوازرێتەوە، یعنی لە شەریکاتەوە ئەگوازرێتەوە بۆ کۆنسیومەر. خەتەرەکەش لەوێ دروستە بێ. باسمان کرد یەکەمە بێتە هۆی لاوازی گەشەی GDP، دووەمیشە بێتە هۆی زیادبوونی هەڵاوسان، زیادبوونی تەزەخم. یعنی ئەمە یەکەوە بەرهێنەرەکانی نیگەران کردەوە. بەرهێنەرێکی زۆریش لە بازاڕە داراییەکان لە حاڵەتی ئێستا لە داوزۆنسە نازداک لە پشکەکان لە بازاری کریپتۆ لە ڕاستیە دەرەچن لە بازارەکە، چونکە پێیان وایە کە ئەم سیاسەتەی کە دۆناڵد ترامپ دایڕشتووە ئەمریکا باتە ناو قۆناغی ڕێسیێشنەوە. ڕێسیێشنیش پێناسەکەی وازەحە دیارەکە دوو نێگەتیڤ GDP یەکسانە بە ڕێسیێشن ببێ ئەوەی کە هیچ تەفسیرێکی تر هەڵبگرێت. ئەو هەر لەبەر ئەمەشە بۆ نمونەبینی سعری زێر بەرز دەبێتەوە. باش جاویستم باسی زێر بکەم. ئایا زێر چی بەسەریە لەم بینە؟ خەڵک زۆر مەبەستێتی بزانێ زێر لەکوێی ئەم گۆڕانکاریان نابێ. پێمان وایە کە سعری زێر بە دەرەنجامی ئەم تاریفە گومرجیانە بەوەی کە ئەما چینە ناو قۆناغی ڕێسیێشنەوە بە ئەگەرێکی زۆر سعری زێر لە بەرزبوونەوە بێ. بەڵام یەک سیفەتی هەیە داکەوتنی ئابووری، با بە کوردی بڵێن ئێمە کە پێوتێ ڕێسیێشن داکەوتنی ئابووری طبیعەتێکی هەیە لە بیدایەتەکەیە هەموو شتێک دێتە خوارەوە لە بازارەوە، تەنانەت زێرش لە بازارە دێتە خوارەوە. بەڵام لە کۆتاییەکەیە یعنی لەو نەک لە کۆتاییەکە لەو کاتێک کە هەموو لایەک درکەکرێت تەواو ئێمە گەیشتونەتە ناو ڕێسیێشن دووش لە بازارە بەرزەبێتەوە. یەکێکیان زێڕە ئەویتریان دۆلاری ئەمریکیە. لەوانەیە هەندێک پێی سیر بێ باسی لەو بکەین ئەگەر سیستەمی ئەمریکی بچێتە ناو ڕێسیێشنەوە چۆن دۆلاری ئەمریکی بەرزەبێت. دۆلاری ئەمریکی بەو شێوەیە بەرزەبێتەوە کە بەشێکی زۆری ئینڤێستەر و بەرهێنەر درکی بەوە کرد کە سیستەمەکە لە ناو قۆناغی ڕێسیێشنایە
بەنا ئاباتە بەر کاش فەزیادبوونی تەڵەب لەسەر کاش و ئاکا سعری بۆندەکانیش لە بازاڕە بەرزکاتەوە چونکە ئینڤێستەر پشت لە کاتێکی گونجاوان نیە بۆ کڕێنی لە ڕاستیە بازاری کریپتۆ بە کاتێکی گونجاو نیە بۆ ئینڤێستکردنی سێکتەری عقارەت کاتێکی گونجاو نیە بۆ ئینڤێستکردنی ئەو پارەیەکە لەو سێکتەرانە دێتە دەرەوە ئەبێ بە کاش ئەچێتە ناو بازاڕی زێڕەوە و شتێکیش دکتۆرم پێویستە ئاماژەی پێ بکەنەوە ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە لە بازارەکان ئەمڕۆ ئەوە بوو کە بینیمان بە ڕێژەیەکی زۆر زی و بەرامبەر بە ئاڵتون ڕێژی منیش زۆر دابەزینە بۆ بەردەوامە بێ زۆر زیاتر دابەزی ئەمەش چی پشت ڕاستێکاتەوە ئەم دابەزینە کە پێشتریش باسمان کردووە زی و ینی مێتاڵێکی کانزایەکی پیشەسازیە کانزایەکی پیشەسازی و ئاکات کە لە احتیمالێت یاخود تەفکیری و بەرهێنەر بۆ مستەقبل ئەگەر باش نەبێ و ساحبکە لە بازار نرخی زیویش دابەزێنێ لەبەرەوەی کە نەک پەناگەی ئارام بێ پیشەسازیە بەس من پێم وایە دابەزینی سعری زیویش شتێکی کاتیە و زیویش لە ئێستا لەو سیعرانی کە دابەزێ لەگەڵ ئەم هاتنە خوارەوەی بازاڕایشەکە بێ لەو دەرفەتەوە وەبەرهێنانە نایابانی کە لە بازارە وەبەرهێنەر کەم کاتتوانێت بیدۆزێتەوە وەکو خۆی خۆی شتێکی تری زۆر گرنگە بینی کە سعری نەفت ینی نەفتی خاوی ئەمریکیە بینی لە 72 دلارەوە هەتاوەکو 66 دلار داوەزی ئەمە ئاماژەیەکی زۆر بەقوتە تەبعاً نرخی نەوت لە بازاڕە داراییەکانە مؤشیرێکی زۆر بەقوتە بۆ بازرگان بۆ بەرهێنەر بۆی کە بزانێ ئاراستە و مستەقبەلی بازاڕەکە ئەم دابەزینە پشتڕاستی ئەوە کاتەوە کە فعلەن و بەرهێنەرەکان قەناعەتیان بۆ دروست بووە کە ئەم سیستەما چێتە ناو داکەوتنی ئابووریەوە لەبەرەوەی لە داکەوتنی ئابوورە سعری نەوت لاوازە بێت چونکە چالاکی اقتصادی کەمە بێتەوە بەرهەمی پیشەسازی کەمە بێتەوە یەکێک لەو شتانەشی کە لە بیدایەتە جەنابەت باست کرد و ئاماژەشتان پێیادوێنێ ئەوە بوو کە لەسەر عێراق تەئسیراتێکی وا دروست ناکە چونکە ئەم تاریفی گومرگیانە سعری نەفتی نەگرتوێتەوە بە دڵنیاییەوە سعری نەفت ناگرێتەوە لەبەرەوەی کە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا لە مەسلحەتی نییە کە تاریفی گومرگی لەسەر نەفت دابنێ چونکە گرانبوونی نرخی نەفت لە بازاڕە داراییەکانە بێتە هۆی ئەوەی کە تەزەقم زیاد بکە لە ئەمریکا لەبەرەوە ئەوانانەوە گرنگی بە پیشەسازی ناوخۆ بن پیشەسازی ناوخۆ پێویستی بە بەکارهێنانی نەفتێکی زۆرەیە فدانانی تاریفی گومرگی لەسەر نەفت دەبێتە هۆی زیادبوون و گرانبوونی کاڵا و شتەمەک لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا فخۆشبەختانە ئەم لەم لایەنەوە عێراق چێتە سەیف ئەبێت یعنی زارادێک پارێزراوە بێلەوەی کە نرخی نەوت پێم وانە کە تاریفی گومرگی بیگرێت هەر بژیت هەرێم ڕێبوار شارزای بازاڕەدارەکان لە وەلێر سوپاس کە لەگەڵمانابی شۆڤێکی زۆر باشی بازاڕەکانت بۆ کرد باسێکی شاڵتان بۆ کەم لە هەرێمی کوردستان شاڵ جلوبەرگێکی پیاوانەیە لە خوری مەڕ و بزن و ئەوانە دروستەکرێ و ئەچندرێ بەدەست و دواتریش خەیات ئەیدورێ باسی عادلی شاڵتان بۆ کەم عادلی شاڵ 35 ساڵە خەریکی ئەو ئیشەیە خۆی باسێکە باسی شاڵەکە ئەڵێ شاڵی زاخۆ گرانە لەبەرەوەی هەموو ڕەنگێکی هەیە شاڵی مەرگە و ڕانیەش تەقلید دروست دەکەن ئەوانیش نرخەکەی کەمترە بەڵام جوانە کوالێتیشی باشە یعنی ئێستا جگە لە شاڵی هەورامان شاڵی زاخۆش هەیە شاڵی ڕانی و مەرگەش هەیە باس لەوا کاکە قماشی ڕانی و مەرگە قماشێکی چاکن بەراورد بە زیزاخۆ کەمێک هەرزانترن ئەڵێ هەر دانەیەک هەر قاتێک شاڵێک 300,000 تێچێ و 100,000 شەقی دوورینەکەیەتی بەڵام هی زاخۆ لە 400 دلار و دەست پێکات تا 1000 دلار باسی تەقلیدەکەکە تەقلیدەکەی زاخۆش 400,000 تا 600,000 تێچێ بە دوورینەوە بەڵام ئەسلەکەی 400 دلار تا 1000 دلارێکی تێچێ لە ساڵانی 67کان عادلی شاڵی هەورامان کۆنتترۆلی بازاڕی کردبوو بەڵام تاعیناتی خەڵک و دامەزرانی خەڵکی واز لێ کرد هەمووی ئیشی جۆڵایی نەکە خەریکی شاڵچنین نەبێت ئێستا تەنها لە ڕۆژهەڵاتی کوردستان ماوە ئەوەی کە پێوتێ شاڵی هەورامان شاڵ چەند جوان بێ دوورینەکەی دە ئەوەندە گرنگە و جوانی ئەکا بێگومان لە هەرێمی کوردستانیش ماوەیەکە خواز لەسەر لەبەرکردنی جلوبەرگی کوردی زیادی شاڵەکان جاران لە قدیما دوو شاڵ هەبوو شاڵی هەورامان هەبوو لەگەڵ شاڵی ڕانێ ئێستا شاڵی زاخۆ هەیە پیا بوو هاتوو مەتیقی خۆمان پێشتر هەبوو بەس هاتووە مەتیقی خۆمان
زۆر بەکاردێت توان بڵم لە بازاڕەکانە ئێستا لای من زیاتر من لە 35 ساڵەمە ئیشمە ئێستا زیاتر ئیش لەسەر ئەمانەکەین ئەمانە چین مە شاڵی زاخۆیە شاڵی زاخۆ کە ئەڵێ شاڵی زاخۆ بە ئەلوان ڕنگ هەیە شاڵە قەدیمەکانی زوو چەند ڕەنجێکی بوو هەورامان ڕەنگی خورمایی و ڕەش و شینکی و چەند ڕەنگی ئێستا ئەم زاخۆیانە هەموو ڕەنگەکانی ئێستا ئەم ڕەنگی بەری من ئەمە ڕەنجێکی ئەمە ڕەنجێکی ئەنوین چۆن لە بازاڕەکانە جوبەرگەکڕی بە هەوس خۆ ڕەنگەکە هەیە لە بەردەستا ئەمڕۆ شاڵی زاخۆ ئاوا بۆ شێوازە هەموو ڕەنگای لە بەردەستا هەیە و بە هەموو شێوازەکانی ڕەنگەتوانی ئەلوانەکان بۆ خۆت بخڕی مانێ باسی لە جۆری شاڵکەین جۆری شاڵەکان ئێستا ئەم زاخۆ شتێکی جوان و ڕێگوێ گرانە ئێستا منتیقی مەرگە منتیقی ڕانی تەقلید دروستەکە چۆن هەموو شتە لە بازاڕەکانە لە ئۆتۆمبیلێکۆ تەقلیدێ لە موبایلێکۆ تەقلیدێ لە جووەتێکۆ تەقلیدی شوێنێکە هەیە ئێستا بێگومان پێشکەوتنی ئیشی شاڵیش لە کوردستان سواز بخۆ پێشکەوتنی زۆری بۆ خۆی بینیوە ئێستا لە بواری شاڵیشا پێشکەوتنی ئەو هاتوۆتە پێشەوە کە تەقلیدی زاخۆ هەیە بە سەرێکی کەم جوانێکی جوانیشی تایە تقریبا وەکو جوانە باشە ئەمەش بە هەموو ئەلوان و بە هەموو ڕەنگەکانی ئێستا ناتوانین لێرە کامێرەکە چی شاڵە بین دەرپشانی بین ئەمانەمان بە کورتی باسی شتێ بکەین دوای ئەوە شاڵی وتمان زاخۆ و تەقلید زاخۆ هەیە بێگومان ئەم شاڵانشمانێمان پێڵە شاڵی ڕانی شاڵی مەرگە ئەمانە شاڵی ڕانی و شاڵی مەرگەن لە بیدایەت و ئەمانە بوون ئەمانە شتێکی زۆر جوان تایبەتن ئەمانش بێگومان کەمترین لە خزمەتکردن بەوان ئەمانش خزمەتی زۆریان کردو سیان جوانە ڕەنگیان چاکە قماشیان جوانە بەنسبەت سیارەکانش و باسی لە سیارەکانشکەین هەر بە کورتی بانی باسیی بکەین ئەم شاڵەڕین ئەمانی ڕانیە لە 300,000 دەست پێەکە بە دوورینەوە لە 300 دەست پێەکە هەتا 400,000 ئێتە بەپی کوالیتەکەیەتی شاڵی زاخۆکە لە 700 دلار دەست پێەکە هەتا 1000 دلار ڕۆ بەپی نوعەکانە بەپی کوالیتەکانە شاڵی تەقلید زاخۆکە شتێکی جوانە ئەمیش لە 450,000 دەست پێەکە شتی احتیاجی بە 450,000 کوالیتی باش بۆ ڕێگوی بێت تا 600,000 ڕ بە دوورینەکەەوە شاڵی هەورامان بیدایەت لەم مەتیقی خۆمانەوە لە هەورامان و هەتا مەتیقی هەولێر شاڵی هەورامان بەردەست بوو زاڵ و بەسەر و شاڵەکانی ترا لە ساڵەکانی 6 بۆ 7 بۆ شتاکان ئێتر مێگومان لە دوای 92 کە حکوومەتی هەرێم هاتەکای حکوومەتی هەرێم دروست بوو کۆمەڵی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان دروست بوو یەکێ لەوانە بوو کە فەراهی تاعین بوون و خۆشگوزەرانی بوو کە خەڵک دایرە و داوامەکان ئەخۆی تاعین نەکرد جۆڵاکان هەر لەم شاری خۆمانان جۆڵا هەبوو چەند جۆڵایکی تا بۆ لە هەڵەبجە لای خۆمانە لە هەورامان هەبوو ئێستا جۆڵانە نەماون حیفێ ئێستا هەورامان لە کوردستانی خۆمانە لە مەتیقی هەورامانەکەیە جۆڵای تیان نەماوە مەگەر لە ئێران لە ڕۆژەڵات لێ جۆڵاکانی تیاماوە شاڵی هەورانی من هەموو شت لە بەرنامە باسەکەم لە لێدوانی شاڵ باسەکەم ئەڵێم شاڵی هەورامان لە کوردستانی خۆمان جۆڵا و دروستکردنی لە ناو چووە داواکارین لێرۆ زیینوکردنەوە شتێکی کولتوری جوان لە کوردستانی خۆمانە هەبێ ئەم جاگۆڕووی ئابووریشی باشە تۆ قاتە شاڵ دروستەکە کابرا 300,000 تێگەیسە چەندەها جۆڵا چەندها خەڵکی توان دروستی کە ساڵانە هەزارها شاڵ دروستەکەن 300,000 گیفانی خەڵکۆ ئەمەش کەتێکی ئابووری خۆی بەخەوەتەگە خەڵپەری پێبا مەداخە و خەڵ ئیمالی کردو خەڵ وەلای ناوەم شتانە دوورینی شاڵی هەورامان تەبیعی ئێستا بە دوورینەوە قماشەکە خۆی 300,000 تێچێ بەس حەقدەسی دوورینەکەشی 75,000 شاڵی ڕانیە 65,000 شاڵی زاخۆیی 100,000 تێگە لە برات ئەمە هەموو جۆرەکان فەرقی هەیە فەرق شاڵ تا شاڵی گۆڕ حەقدەست حەقدەستی گۆڕێ بێگومان شاڵ چەندە خۆی گرنگە چەندی دوورینە چەند جوانێکی گرنگە خەڵک حەزی لە شاڵەوە لە شاڵ شتێکی جوانە دوورینەکەی دوو هێندە گرنگترە دوورینەکە گرنگترە بەلای من تا شاڵەکە خۆی هەموو جلوبەری دوورینی جوان و ڕێکوپێک بوو ئەو پۆشاکە جوانەوەسێ لەبەرە سەلاح جەمیل پامینی کورسان نیوز لە هەڵەبجە ئەو راپۆرتی کردبووە عادلی شاڵی پێوتە 35 ساڵە خەریکی دوورینی شاڵە ئەیتە خەبیری شاڵە یەکێکە لەو وەستا کۆنانەی کە جلێکی زۆر تایبەتە دوورە لێرە باسێکی شاڵتان بۆ کەم لە ساڵانە چەند شاڵە کردێ چەندی بەکارێنە و ئەو پارەی کە تقریبان لە کڕینی شاڵە لە هەرێمی کوردستان خەرجەکرێ نزیکە لە ملیۆنێک دۆلار هەم بە قوماشەکەی هەم بە بابەتی دوورینەکەی لە شاڵی ڕانی و مەرگەوە دەست پێیەکەم باسیەوەکە کە کوالێتی بەرزە و ڕەنگیشی زۆرە ئەمانە سەرنجڕاکێشن و هەروەها هاوشێوەی دروستکراوی هەیە
هی ڕانی و مەرگەواتە توانرێ تەقلیدی بکرێ نرخیشی بە دوورینەوە 300,000 بۆ 400,000ێکە ئەم بازاری شاڵش بەشێکی بۆ گۆڕاوە ئێستا قوماش هاتووە لە شاڵە چێ بەڵام شاڵ نییە ئەوەی تروای کرۆ بازاری شاڵی شێواندووە خەڵک قوماشەکرێ هەر شێوازی شاڵ خەت و شتەکەی تیا دروستکە بەس ناگاتە قوماشی شاڵەکە بازاری شێواندووە شاڵی زاخۆ کە ئێستا زۆر سنجڕاکێشە دواتریش لەسەر و بابەتە زانیارێکی زۆر باشتان پێین فیچەرێکی زۆر جوان ئامادەیە جۆرێتی زۆر باشە شاڵی زاخۆ هەتا تەنک بێ گرانترە واتە قوماشەکەی تەنک چندرا بێ جۆڵاکە کردوێتی هەرزانترە و هەروەها ڕەنگیشی زۆرە شاڵی هەورامان ڕەنگی زۆر نێوەڵامی زاخۆ و ڕانی و مەرگە ڕەنگیان زۆرە دوورینی 150,000 دیناری تێچێ 100,000 بۆ 150,000 دینار بە پێیوەستاکە نرخیشی لە نێوان 600,000 بۆ 1,5 میلیۆنێکە واتە گرانە شاڵی زاخۆ لەسەر شاڵی هەورامانیش بانیشتان پێ بڵم جۆرێتی باشە ڕەنگەکانی کە من سێ ڕەنگێک چوار ڕەنگێکی هەیە خورماییە و ئەوەی کەمەی لەو سوورە لەگەڵ ڕەساسیەک و زەردێکیشی تەقریبەن کاڵی هەیە توانای دروستکردنەوەی هاوشێوەی نییە ئەوەی لە هەورامان دروستەکرێ لە سین دروست ناکرێت نرخی 300,000ێکە دوورینیشی بە 670,000 ئەگەری هەندێک جای 100,000 تێچووی بێت لە ساڵانی 1960 بۆ 1970 شاڵی هەورامان بازاری داگیر کرد بوو هەرکەس شاڵی هەورامی لەبەر کردایە و لەسەر خەت ئوتوی کردایە و مستیلێکی گەورەی کردایەتە دەستی ئیترەوە بۆ خۆی پاشای جادە بوو دروستکردنی لە باشووری کوردستان نزیکە بێتەوە لە سەفر ئێستا کەس نایکە سەرچاوی دروستکردنی ئێستا ڕۆژهەڵاتی کوردستانە هەر لەسەر ئەم بابەتی شاڵە من بە دواداچوونێکی باشم کرد لە چەند خەیاتێکم پرسی ئەمە ژماری چەند خەیاتێکە بەتەنها کە هەندێک خەیات لە ساڵێکان نزیکەی 200 شاڵ بەس خۆیانەی دوورن و ئەیفرۆشن هەندێک ژمارە هەبوو لەسەر فرۆشتنەکەی نزیکەی 4,000 شاڵ لە هەرێمی کوردستان ساڵانە ئەفرۆشرێ ئەگەر 300,000ش بۆ هەر شاڵە حساب بکەین کەوتمانی زاخۆ زۆر گرانترە هی ڕانی و مەرگەش گرانە ئەمە کەمترین نرخمان حساب کردەوە ملیارێک و 200 میلیۆن دینارەکە دوورینەکەشی 4,000 دوورینمان هەبێ 100,000 تێچێ نزیکەی 400 میلیۆنەکە جا کاک عادلی شاڵیش باسیەوەی کردوتی ئێستا ینی خەڵک نایکە ئەگەر کەسێک بێت خەریکی شاڵ بێ 1000 شاڵ دروستکە هەر کۆشیان کاتەوە بای 300 میلیۆن دینارە یا کوڕی گەنج هەیە بچێتە لای کاک عادلی شاڵ و چەندی خەیاتی بە ئەزمموی تر هەیە فێری دوورینەکەی بێت چونکە ئیتر ڕاستە ئێستا خەڵک بەردەوام شاڵ لەبەر ناکا بەڵام بۆ بۆن و مناسەباتەکان خەڵک خواسی لەسەر بێ و گرانتریشە بێ باسی شەل و شەپکی زاخۆتان بۆ بکەم کە شاڵی هەورامانەکی خۆمانە بەس لەوێ ناوی شەل و شەپکە لە گوندی بێرسفی سنووری ئیدارەی سربەخۆی زاخۆ لەلایەن کریستیانەکانی ئەو گوندە قوماشێک کە بۆ جلی کوردی بەکاردێنرێت پێی دەڵێن شەل و شەپک دروست دەکرێت ئەو قوماشە کوالەتێکی بەرز و تایبەتی هەیە خەڵکی ئەو گوندە بە سەدان ساڵ ئەم کاراکەن تا ئێستاش بەردەوام دروستکردنی ئەم قوماشە بۆ یەک دەست جلی کوردی 30 ڕۆژ بۆ 35 ڕۆژی ئەوێ بەس تەنها ئامادەکردنی قوماشەکەی نرخەکانیشی لە 750,000 لە 600,000 دەست پێ دەکات تا 1,5 میلیۆن هەندێک جار تا 2,5 میلیۆن ئەڕوا جا ئەحمەد پەیامبەری کوردستانی لە زاخۆ لەگەڵ خەیاتی قسەی کرد خەیاتەکە لێ بەس دەرقاچەکەی ئەبێ 65 سانتیم تا 75 سانتیم پان بێ بەرگیز ئانکو شەل و شەپک جوورێکی جلو بەرگên کوردیە ji derê çêkirina vî qumaşî gundê Bêrsiv Sinûrê Zaxoye. Çêkirina wî karekî hinde zehmet e. Bû yek tûpê qumaşî zêdetirî 10 roj bû divê. Bihayê wê jî zêdetirî 2 milyon dînarên Iraqî derbas dike. Navê me Albert Xoşabû ye ez xelkê gundê Bêrsivê me şolê me ew e em şela drust dikin şel û şepek ev şola ji bab bapê re bo me yê may ji dest bû destê heta geheştî def me em jî em mustemil ser vî şolî dikin meîşeta me jî li ser e em li Bêrsivê çê dikin biramtîn li vêrê difiroşin û drustkirina wî ji gelek merhela derbas dibit ewil merhele ew em kejît înin bêjinê keş an meres
او جي من نوعك بزنه خاصه نوفي تشيرها اشوي تشيد بت شحمي نوع تشي نابت الا شوي نوعي بت قامت إن مالي باقجت كان شهد كان فاتشرن تريسن أفت أف مرحلة ثانية تابعة جنكو أنا جنكو تشيت كان بشتيش فو مرحلة درباز بد كافت دستي ظلامة ظلام جي تبيجني تافني دهن سر شارعي تراتشينن راتشاندن أو دين بربيرة تيتا قطان حتى درست بد كامل جارك عادي من القالب يدن عادياته في مرحلة ولته سعرت شلو شاب كاجي نثابته يعني السر قماشي تمينت هندي قماش تانيكتر بت جرانتر او مقلم جي افد مقلم چيكرنون زحمت ترى جرانتر ليتت مثلا افا بيجنه بكر بكي چيكرنوي گلش يدي زحمت ترى بهاي جرانتر ليتت وسعرت شلاش بين شو ورقه دست بكت حتى 15 ورقه يتها وانه بگیره حتی تد گهت سلیمانیه جامعیت آقا بگیره و کسی جهاتی و حتی نی عادی فقیر جکی حشقا کری بد یوی شل زاخود کرد کو جانیا شل زاخود داخواز و رغبت آن سر کد کرد بگید برخواه کتا برگیس همین متقاطن قصد زاخود کن چه کریاره چه دریاره سلیمانی جتن قصد زاخود کن منید بوانا درین توش سیری چیا بگیره گورانا بگیره هرکیا بگیره شوله ریتن قصد کن یه تاتین برای خدای دریارما یا خوانا و مدل و سینگی وانا یعنی تشتکی جوانتر شیوانا تیتا داره پتر قصد زاخود کن گل حول تاتین کرن السینی جدانا چکنه وکبان شلید می زاخو ندر کد وکی کجی وکی قماشی نرمات یا قماشی چه تشتکی ندر کن نه جهوری وی ام بجنه خال وک لمعه کتی ده دیارت کرد سرانسری دنیای همیه بس زاخو تشتی قماش لا وصال چت کرد بیشتمن مثلا کابوما فرسالا سیری چیا و مچیکه یا آکره یا بو سلیمانی داخواز آن اوه وکو شلوال و شپک بخواه چت کن هر دیو داخواز آن چت کن یه شرنخ یا دلنگ پر هنم بوان آجواسا چت کن تین زاخو شلو شبکت خواه چت کن یمنی بوتانی 65 یه شرنخ یا 75 فره دلنگت وانا هکا پیلک ببت روجو دانا که هكا بيلك بد روجك السحور الدين حتى تقريبا بت بشتي بانجي مرغبم تمامت كنيكي روجك ساخد مينم بيبا برگيزي بت هكر بيلك بت شالو شابك بت حتى 100,000 انا هكا بيلك بت 150,000 او دفيا بهاي برگيزي درياري جرانتر باش كو سقط بسرما مولا قالك تنج از من تنخل كزاخونه شلو شبكي 10 ورقات كرتب 8 ورقه 7 ورقه تد بازار القلمات كت يدبن مساعدة ما بك 100,000 قالك كان ام يبط $1,500 كري $1,000 تكري $500 تكري جابيل 100,000 من يعني چدران اگر 100,000 جاو خاتە شتێکی سەرنجڕای کێشی باسکێڵە کابرا دەوەرەقایە بە قوماشەکەی بەڵام لەسەر 100,000 دوورینەکەی مناقەشە لەگەڵ منەکەەوە خەڵک جاری وایە لە کاتی کڕنی ئۆتۆمبیلی شاروایە دوو دەفتەرەیە بە ئۆتۆمبیلەکەی کڕێ کەچی کێشەی 25,000 مارەزانە و ئەوەی شاگرد 10,000 چایچی و شتەکەی هەیە وەڵام من نایم $20,000 یاوە بە سیارێک ئەچێت لەسەر 25,000 دینارەکەی کێشە دروستەکە. با باسێکی نرخی نەوتی جوانتان بۆ بکەم بڕیارخراوی ئۆپیک پلس بۆ زیادکردنی بەرهەمێنان نرخی نەوتی دابەزاند ئەندامانی ئۆپیک پلس پابندی خۆیان بە پەیڕەوکردنی زیادکردنی بەرهەمێنانی نەوت لە مانگی 5دا دووپات کردەوە ڕایانگەاند ئەو بڕیارە بۆ پاراستنی سەقامگیری بازارە. 8 ئەندامی ئۆپیک پلس بڕیارێندا بۆ ماوەی 3 مانگ لە مانگی 5ەوە دەست بکەن بە زیادکردنی بەرهەمێنانی نەوت بە بڕی 411,000 بەرمیل نەوت ڕۆژانە بۆ کاری ئەم بڕیارەشان بۆ گەڕاندەوە کە پێشبینەکەن بۆ خواستی گیانی لەسەر نەوت لاستێکی باشدار. ئەم بڕیارە بۆ هۆی دابەزانی نرخی نەوت بنسکی لە 106 نرخی بەرمیلێک نەوتی خاوی برێنت بۆ خوار $79 بۆ $69 دابەزی نەوتی خاوی تەکساسیش بۆ $66 دابەزینی تۆمار کرد. ئەم دابەزینی نرخی نەوت هاوکاتە لەگەڵ بڕیارەکەی دۆناڵد ترەمپ بۆ سەپاندنی باجی گومرگی بەسەر 180 وڵاتە بەڵام بەپێی ئاژانسی تاقا باجەکان کەرتی نەوت و غاز ناگرێت.
نرخی زێر لە مامەڵەکانی ڕۆژی پێنجشەممە دابەزینی تۆمار کرد هەر ئۆنسەیەک نزیکەی لە 2.2 دابەزی لە بازارەکانی هەرێمی کوردستانیش مسقالێک زێڕی ئایارە 21 تا داخستنی بازار بۆ 637,000 دینار دابەزی ئەمە لە کاتێکدا نرخی زێر لە ڕۆژی چوارشەمە گەیشتە بەرزترین ئاست و ئۆنسەیەک تا 3167 دلار بەرز بوو. با باسێکی چەرەساتان بۆ بکەم بێگومان ڕۆژانە خەڵک چەرەسایتی گوڵە بە ڕۆژەیە کوولەکەیە نەوەکە ئەتاگاتە بست و گاز و ئیتر ئێستا بابەتی تریش بەکارن لە بۆنە مناسەباتەکانیشا زۆر من بۆ ئەم جەژنە خۆم کاتێک چووم چەرەز بکڕم کەسێکم بینی 6 کیلۆ بەس گوڵە بە ڕۆژەی کڕی وتمەتر بای 6 کیلۆ بەس ئەبێ زەمیان پێبێت لە ڕۆژانی ئاسایی تا بۆ نەو جەژنەکان خواز لەسەر بازاری چەرەسات دروستە بە دەیان جۆر و بە شێوازی جیای برژاندن ئامادەکرێت لە بازاری هەرێمی کوردستان لە گڵۆبە ڕۆژەی کوردیەوە بۆ ئەمریکی و چینی گازۆی ڤێتنامی هەیە کوولەکەی چینی و گوێز و بادەمی ئۆکرانی و پۆڵەندیش لە بازاریان کردن خاوەن یەکێک لە فڕنەکان ئەڵێ لە بۆنەکان تەنها یەک فڕنواڵە 1000 کیلۆ تا 2000 کیلۆ چەرەز ئەبرژین و ئامادەیەکەن و خەڵکیش ئەیکڕ. ئامادەکردنی چەرەساتەکانی ئێمە لە کارگەکەی ئێمە بەم شێوەیە ئامادەکرێت کەمان ئەکەیتە ناو فڕنەکەەوە بەم گەرمیا هێتە دەرەوە کە بەم گەرمیا کە هێتە دەرەوە ئەخرێتە ئێرانە و بە ئاوخرەکەی خۆشەکرێت و جێبەجێکرێت سەبارەت بەوەی ئێمە ڕۆژانە چەند کیلۆیان چەندێکە برژێنین بە پێی بۆنەکان فەرقەکە بۆنەکان یعنی ئەگەر ڕۆژانە 50 کیلۆ ببرژێنین لە بۆنەکانە ئێمە بە تەن ئیشەکەین لەوانێت تەنێ 2 تەن ببرژێنین. ئامادەکردنی تایبەتمەندی خۆی هەیە ئەگەر تۆ بتەوێ شتێکی خۆش و بەتان ببرژێنی وەستاکە یەکەم دەورە بینێ دووەمینیشان برژانەکە دەورە ئەبینێ کە تۆ شتێ ببرژێنی ئەبێ زیابی برژێنیت و ئەبێ ئاوخوێکی زیاتری دێبێت. سەبارەت بە تامەکان فەرقەکە تامی مدەخەنمان هەیە تامی سوێریمان هەیە تەبعەنەوە بە خوێ ئەکرێت تامی ترشیشمان هەیە بە ئاوی لیمۆکرێ و تایبەتمەندیەکی خۆی هەیە بە تایبەتی ئێستا لەم کاتەیە ترشیەکان زۆر خواستێکی زۆری لەسەرە. سەرسات تایبەتمەندیەکی خۆی هەیە لە بۆنە و ئاهەنگەکانە زیاتر خواستەکەی لەسەرە بەڵام ئیتر بە عام چەرس خواستێکی زۆری لەسەرە ئێستا بە تایبەتی جەژان یان بۆنەکانی تر خواستێکی لەسەرە بەڵام ئێمە وەکو چەرەساتی خۆمان کە خۆمان ئەیهێنین و خۆمان ئەیبرژێنین تایبەتمەندێکی تری هەیە و خەڵک ڕوو ئەکاتە لای ئێمە. سەبارەت بە نوعەتی چەرەساتەکان و شوێنەکان چەرەساتەکان ئێستا گازۆمان هەیە ڤێتنامیە گازۆمان هەیە هندیە فستقمان هەیە ئەمریکیە فستقمان هەیە تورکیە فستقمان هەیە ئێرانیە. سەبارەت بە کوولەکەی سینیمان هەیە کوولەکەی بولگاریمان هەیە نۆکمان هەیە کوردی و ئێرانی بەیەممان هەیە ئیسپانی و ئەمریکی گوڵە بە ڕۆژەش کوردیمان هەیە و سینی و ئەمریکیمان هەیە. بارەت بە سعرەکان خۆی سعرەکان فەرقەکە ئێستا تۆ گازۆکی مدەخەنی جوان ببرژێنیت کە تامێکی تایبەتی هەبێ مدەخەنەکە تایبەتە بڵێن لە دەرەوەی وڵاتیە کیلۆی بە 1000 دینارە برژێنی 1 کیلۆ بەڵام فەرقی لەگەڵ چەرەساتەکانی ترا ئێستا کیلۆیە گازۆ یان فستق کیلۆی بە 250 ئەبرشێنن. ئێمە خۆمان کە چەرەسات کە ئاکڕین لە وڵاتانەوە کە بۆمانەهێن و ئەیکڕین لە کۆمپانیەکان تاریخی لەسرە کە تاریخی لەسرە تۆ شەرت نییە بە پێوە تاریخە بڕۆی هەڵگرتنەکەی زۆر گرنگە. ئێستا هەردوو نەڕێن ئەم فستقا تاریخی ئەگەر 2 ساڵ 3 ساڵی لەسەر بێ
ینی شەر نییە چۆنەڵی تێک نەچێ ئەبێتەوە لە شوێنێکی فێنەکەرەوە ئەبێ هەڵیگرین ئێمە کە پێمان نایە هاوینانەوە ئێمەم چەرەساتانە ئاوادانانن لە مەغزانە شوێنی فێنەکەرەوەی بۆ هەڵەکەین اینجا لە بەڕادیشا هەڵ ئەگیرێت گازۆ بە تایبەتی ئەبێ زۆ وریای بن لە کاتە گەرماکانە ئەگەر تاریخیشی لەسەر بێ هەر کرم هەڵێنێ ئەگەر شوێنەکەی فێنەگنە داوا لەو هەوڵاتیانەکەم کە چەرەسات کە ئەکڕن نەچن خێرابی پێشنەوە و بیخەنە ناو فرێزیێری سەلاجەکە یان لە ناو کەوانتەرەکانیانە دانین ئەگەر ئێستا لەم فەسڵەیە هەر لە دەرەوە دانێن عیبی نییە بیخەنە سەلاجەوە شێ ئەهێنێتەوە ئێستا جەوەکەی نە زۆ ساردە و نە زۆ گەرمە بەڵام لە کاتی هاوینانە ئەبێ لە فێنکەرەوەی ئەبێ داینێن بۆ هیوایی کە ئابوورێکی